از وکو خواندکار که جروجاوی کردستان اج باجار کوبانه مکتب خدا به آنگه بجدار بوم سپاسی با جناب رهبر دبستان خود که ما صباح استا ما گروه با خود پیدا کردیم استراند بیشن والا براستی گله که خوشم گوهیرو ام دوی آنگه دا بجدار بود و ما مسکانی میوزیک دیگر ما هیچ تقصیری نکرد سپاس بوم ئەو قوتابیانەی کە لە سەر ئاستی قوتابخانەکەمان هەشتاویە قوتابین بە یەکەم دەرچوون دەمانەوێت بە ئامادەبوونی وزیری پەروەردە خەڵاتیان کرد کە ئەو تەڵەبانە قوتابی ڕۆژئاوای کوردستانن ئە لێرە حەزمان لێیە هەز بە بوونی وڵاتی خۆیان بکەن نەرێن ئەمە ئاوارەینە. ساڵانە فستیڤالانە بۆ ئێمە دەکرێت کە شتی هونەری زۆری تێدا کراوە و شتی زانستیە و بەتایبەتی سپاسی مامۆستاکان دەکەم. ئەمڕۆ لە قوتابخانەی ئیبراهیم ئەمین باڵداری ڕەحمەتین ئەو باڵدارەی کە مامۆستای هەمومان بوو، ئەو باڵدارەی کە خاوەنی شاکاری ئەلفبێ بوو، ئەو باڵدارەی کە 8 ملیۆن کوردی لە مۆتەکەی نەهێشتنی نەخوێنەواری ڕزگار کرد. هیوادارم وەزارەتی پەروەردە بیرێ لەوە بکاتەوە جارێکیشکە شاکارەکەی باڵدار بێنێتەوە بۆ حرەمی قوتابخانەکان و بۆ مناڵەژی کەڵەکانمان. Для меня Масленица – это первый как праздник, где можно встретить весну, первый день весны, где можно съесть небольшой символ, так сказать, блинов, это сам признак солнца, где можно сжечь масленицу, можно насладиться весной, праздником, что начинается на прекрасный момент в жизни, что можно насладиться жизнью. Мы в основном в семье как бы печем блины либо оладушки, либо большие блины, заправляем их сгущенкой по-семейному, со сметанкой, как все мы любим в семье. Вот и отмечаем мы всегда ее весело, обязательно выходим на природу, угощаемся блинами вкусными с разными начинками. Вот, и, конечно же, дома всю неделю будем печь и угощать. Блин – это солнце, конечно же, желтенький, кругленький, вкусненький, тепленький. Конечно, в конце будем сжигать чучело, попрощаемся с этой долгой холодной зимой. Мы большой или маленький?